هاي الموصل 10/6/2014. ساڵێکی تەواو بەسەر ئەو ڕۆژەدا تێپەڕ بوو کە چەکدارانی داعش بە کۆنتڕۆڵکردنی مووسڵ دووەم شاری گەورەی عێراق جیهانیان تووشی شۆک کرد. کۆنتڕۆڵکردنی کتوپڕی مووسڵ لە بەرەبەیانی دەی حوزەیرانی ساڵی 2014دا زیاتر هاوشێوەی کودەتا سەربازیەکانی سەدەی 20ەم بوو وەک جەنگێک بێت لە نێوان دوو هێزدا. بۆ پێی کاتێک هاوڵاتیانی عێراق بەرەبەیانی دەی حوزەیران لە خەوەستان بەسەر سوورمانەوە لە ڕێگەی میدیاکانەوە گوێبیستی هەواڵی کەوتنی مووسڵ بوون. بەر لە کەوتنی مووسڵ داعش ناوێکی ئەوەندە گەورە نەبوو، بەڵام لە ڕۆژی کەوتنی مووسڵەوە ئەو ڕێکخراوە لەسەر ئاستی نێودەوڵەتیدا وەک مەترسیدارترین ڕێکخراوی تونڕە و ناسێنرا. داعش هەر بە کۆنتڕۆڵکردنی مووسڵ نەوەستا و لە ماوەیەکی کووردا توانی بەشێکی زۆر لە ناوچەکانی سەر بە پارێزگاکانی نینەوا و دیالە و سەلاحەدین کۆنتڕۆڵ بکات و هەر ڕۆژێک دوای کۆنتڕۆڵکردنی مووسڵ شاری تکریتی ناوەندی پارێزگای سەلاحەدینیشی کۆنتڕۆڵ کرد. هەردوویان ڕووداوانەش بوو هەرێمی کوردستان دەرفەتیەوەی بۆ هاتە پێش هێزی پێشمەرگە ڕەوانەی ناوچە کێشەرەسەرەکان بکات و کۆنتڕۆڵیان بکات. کەمتر لە 2 مانگ لە دوای کۆنتڕۆڵکردنی مووسڵ ڕۆژی 3 ئابی 2014 چەکدارانی داعش لە میحوەرەکانی شەنگال و گوێر و مەخمورەوە هێرشیان بۆ سەر هەرێمی کوردستانیش دەست پێ کرد و توانیان ئەو سنوورانە کۆنتڕۆڵ بکەن و لە هەولێر نزیک ببنەوە. بەڵام دوای هێرشەکانی داعش بۆ سەر هەرێمی کوردستان فڕۆکە جەنگیەکانی ئەمریکا ڕۆژی 8 ئاب بۆ یەکەم جار هێرشە ئاسمانەکانیان بۆ سەر چەکدارانی داعش لە میحوەرەکانی مەخمور و گوێر دەست پێ کرد و دوای دەستپێکردنی هێرشە ئاسمانەکانیش پێشمەرگە توانی ڕۆژی 10 ئاب مەخمور و ناحیەی گوێر کۆنتڕۆڵ بکاتەوە. هەردووە بەدوای هێرشی چەکدارانی داعش بۆ سەر هەرێمی کوردستان بوو کە لە ڕۆژی 15 ئەیلولدا هاوپەیمانێکی نێودەوڵەتی بە بەشداری زیاتر لە 6 وڵات بۆ بەرەنگاربوونەوەی داعش پێکات. لە چوارچێوەی هاوپەیمانەتیەدا چەندین وڵات بەشداریان لە هێرشە ئاسمانیەکاندا کرد. هێرشە ئاسمانیەکان لە سەرەتا تەنها لە عێراق ئەنجام دەدران، بەڵام دواتر سووریاشی گرتەوە. چەکدارانی داعش لە عێراق بۆ یەکەم جار لە سەردەستی پێشمەرگە تووشی شکست هاتن. پێشمەرگە توانی زۆربەی ئەو ناوچانەی داعش کۆنتڕۆڵی کردبوون کۆنتڕۆڵیان بکاتەوە جگە لە شەنگال نەبێت. لە سووریاش داعش لە سەردەستی یەپەگە تووشی شکست هات دوای ئەوەی نزیکەی 4 مانگ هەوڵی کۆنتڕۆڵکردنی کۆبانیدا، بەڵام دوای ئەوەی زیاتر لە 1000 چەکداریان لێکوژرا ناچارکران لە کۆبانی و گوندەکانی دەوروبەری پاشەکشە بکەن. لە عێراقیش لە تکریت لە سەردەستی چەکدارانی حەشی شعبی و سوپای عێراق تووشی شکست بوو. لە ماوەی 1 ساڵی ڕابردووەوە تا ئێستا داعش توانیوێتی نزیکەی 1 لەسەر 4 خاکی عێراق و نزیکەی نیوەی خاکی سووریا کۆنتڕۆڵ بکات. ئەمە جگە لە سنوورەکانی نێوان باشوور و ڕۆژاوای کوردستان نەبێت، هەموو سنوورەکانی نێوان عێراق و سووریاشی لە ژێر کۆنتڕۆڵدایە. دوایین سەرکەوتنی داعش لە عێراق کۆنتڕۆڵکردنی ڕوومادی بوو لە ڕۆژی 7 ئایاری ئەم ساڵدا و چەند ڕۆژ دوای کۆنتڕۆڵکردنی ڕوومادیش لە سووریا شاری تەدموری کۆنتڕۆڵ کرد و ماوەی چەند ڕۆژێکیشە هەوڵی کۆنتڕۆڵکردنی حەسەکە دەدات، بەڵام تا ئێستا سەرکەوتوو نەبووە. مووسڵ ماوەی ساڵێکە لە کۆنتڕۆڵی داعشدایە. حکومەتی عێراق و هەرێمی کوردستان باز لە پلانێکی سەربازی هاوبەش دەکەن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ، بەڵام پێدەچێت شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ قورسترین شەڕ بێت لەگەڵ داعش. هەرچێک بێت بەو ئاسانیە نابێت کە چەکدارانی داعش لە چەند کاتژمێرێکدا مووسڵیان کۆنتڕۆڵ کرد.